کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان. بۆی دواکەوتنی موچەکانیان و وەڵام نەدانەوەی حکومەت بەرامبەر داواکاریەکانی فەرمانبەران و موچەخۆران لە ئێستادا دەنگۆی مانگرتن و خۆپشاندان و ناڕەزایەتی لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە ئارادایە. بەڵام بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەگەری مانگرتن و ناڕەزایەتی و خۆپشاندانی فەرمانبەران و مامۆسایان میوانداری بەڕێز بەهمەن ئەحمەد مامۆسای ناڕازیمان کردووە. مامۆستا بەهمەن سپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆکانمان لە شاری سێمانی و لەگەڵمانی. ئەمەوێ بۆ پرسیارت دەست پێ بکەم تا چەند ئەم ساڵ دۆخی خۆپشاندان و ناڕەزایەتیەکان لەبارە بۆ ئەوەی بگەن بە داواکاریەکانتان. زۆر سپاس، سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزی پەیام. ئەمەوێ لە سەرەتا شتێک ڕاستکەمەوە. بەڕاستی من مامۆسای ناڕازی نیم. ئێستا شتێک لە شەقامی کوردیان نەماوە بە ناوی مامۆسای ناڕازی و ڕازی یاخود فەرمانبەری ڕازی و ناڕازی، بەڵکو تەواوی فەرمانبەران و مامۆستایان لە هەرێمی کوردستان ناڕازین لەم دۆخەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزەرێ کە دوایینیان بەڕاستی پرسی موچەیە. ئەگەر خوێندنەوەیەکی ورد و واقعیانە بۆ دۆخی هەرێمی کوردستان بکەین دەبینین ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گشتی فەرمانبەران مامۆستایان بەدەست دۆخێکەوە دەناڵێن، بەدەست کێشەگەلێکەوە دەناڵێن کە ئەم کێشانە لە ئەساسە لە هەرێمی کوردستان کێشەی ئەزەلی نین، کێشەگەلێک نین کە هەر لە سەرتاوە تایبەت بێ بە سروشت و دۆخی هەرێمی کوردستان، بەڵکو ئەم کێشانە کۆمەڵێک گروپێک دەستەیەک یاخود یەک دوو حزبی دەسەڵات خوڵقانویانە دروستیان کردو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە ئێستایا فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان بەو پەڕی قەناعەتەوە باوەڕیان وایە کە هەتاکو ئەم حزبانە لە دەسەڵاتا بن ئەم کێشانە بەردەوامیان ئەبێ و ئەم کێشانە کۆتاییان نایە، چونکە ئێمە لە سەرەتا خۆپیشاندان و مانگرتنمان ئەکرد بۆ ئەوی کە موچەکانمان کەم و دوایی بڕی موچە کرا بە نیوە موچە، دوای نیوە موچە کرا بە ڕوبع موچە و ئێستا ڕوبع موچەکەیش نەماوە. لەبەرەوە ئەمە جگە لەوەی کە دەیان پرسیتری گەندەڵی و فەسادی ئیداری لەم هەرێما هەیە کە ئێمە وەکو مامۆستا وەکو فەرمانبەر خۆمان بە پرسیار دەزانین بۆ هەڵوێستە وەرگرتن لە ئاستی ئەو کێشانە. بۆیە دۆخی ئێستای هەرێمی کوردستان ئەگەر بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێت، دۆخی ئێستای هەرێمی کوردستان لە هەموو کاتێک لە باترە بۆ ئەوەی کە ئێمە داوا لەم دەسەڵاتە بکەین کە پێیان بڵێن بڕۆن بەڕاستی ئێوە حکومداری ئەم وڵاتتان پێ ناکرێت. زۆر باشە، بەڵام گلەیەک و ناڕەزایەتیەکیش لە چینی مامۆستایان نەکرێت مامۆستا بەهمەن لەوەی کە هاوتەبانین، هاوڕانین، هاو هەڵوێستنین، بەشێک مانەگرێت، بەشەکەی تر دوایی ئەڵێ هیچ سوودی نییە چێتەوە دەوام. ینی ئێوە ئەم ساڵ چ میکانیزمێ بەکارێن بۆی کە هەموو مامۆستایان یەک هەڵوێست و یەکڕابن بۆی بگەن بە داواکاریەکانتان هیچ نەبێ؟ لە ڕاستیە ئەوەی کە لە ساڵی ڕابردوو یاخود لە ماوەی ڕابردووە بەرامبەر بە ژمارەیەک لە مامۆستایان کراوە، ئەو مامۆستایانەیشی کە هەڵوێستیان وەرنەگرتووە یا بە جۆرێک لە جۆرەکان دۆخەیان قبول کردووە چاواشە کراون یاخود بەڵێنی ناڕاستیان پێدراوە. ئەگینا لە بنەڕەتە سەرجەم مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا هاوڕان، هاوتەبان، هاودەنگن بۆ ئەوەی هەڵوێستی جدی لەم دۆخە وەربگرن، بۆ ئەوەی ئیتر یعنی چیتر هەیەڵێکی سوور بۆ ئەم دەسەڵاتەدا بێن پێیان بڵێن ئیتر بەسە دۆخی حکومڕانی، دۆخی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، حتا دیبلۆماسی هەرێمی کوردستان هەمووی ڕووی لە شکست کردووە. پێم وایە ئەمساڵ مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستانە بە یەک دەنگ و بە یەک دەست دێنە دەرەوە و هەڵوێست وەرەگرن لە ئاستی ئەو دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە. هۆی چی بوو کاک بەمەن؟ ئێوە هیچ لێکۆڵینەوەیەکتان نەکردووە لە ناڕەزایەتیەکانی پارساڵتان لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کە ینی هیچ باکی نەبوو لە داوام نەکردنی 2 مانگی نیوەی هەرێمی کوردستان، ئەم ساڵی شەمان بێباکی لە حکومەت نابینەوە لەوەی کە بڕژێنەوە سەر شەقامەکان، بەڵام نیوەی هەرێمی کوردستان ئەم کاراکات، ئەم ناڕەزایەتیانە دابڕێت. ئەم بێباکیەتان بۆ دەرنەکەوتەوە بۆچی حکومەت بێباکە لە نیوەی داوام نەکردنی هەرێمی کوردستان؟ وەڵا کاکە ئێمە یانی توێژینەوەمان کردووە، لێکۆڵینەوەمان کردووە، حتا دانیشتێکی گەورەمان لە هۆڵێکە ئەنجامدا، هەموو لایەنە ئیجابی و سلبیەکانمان لێک داوەتەوە. بەڵام ینی ئەگەر ئێستا سەرنج بی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە بێباکە لەوەی کە نیوەی خاکی هەرێمی کوردستان لە دەستدراوە، بێباکە لە خوێنی شەهیدان، بێباکە لەو هەموو دەستکەوتەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە کەرکووک و لە ناوچەکانی تر لە دەستدراوە، چۆن بێباک نییە بەرامبەر بە موچە و بە ژیانی خەڵک؟ لەبەرەوە ئەم دەسەڵاتە هیچ ئومێدێکی لێ ناکرێەوە، ئێمە بە یەک دەست و بە یەک دەنگ دێنێ دەرەوە، هیچ مەجال بۆ دەسەڵات نایەنینەوە. بەڕاستی ئەمساڵ کە هیچ ڕێگەیان پێ نادەین بۆی کە بڵێنی درۆمان پێ بدەن کە جارێکی کە بە درۆکانیان هەر بخەڵەتین و داوای حکوومەتێکی خزمەتگوزاری نیشتیمانی ئەەکەین
و ئەبێ سەرجەم وەزیرەکان بە هەموو حزبەکانەوە دەست لە کار پێشنەوە ئەم حکوومەتە هەڵوەشێتەوە بەکەمتر لەوە ڕازی نابێت. زۆر باش ئەوترێت کە تەنها چینی مامۆستایان ئەو قورساییە ناکاتە سەر حکوومەت کە بەدەم داواکاریەکانەوە بێ. ئێوە چیتان کردو لەوەی کە کۆی گشتی فەرمانبەران بڕژێنە سەر شەقام و داواکاریەکانتان جێبەجێکەن. پێتان وایە ئەمساڵ فەرمانبەران بە گشتی و لەگەڵ چینی مامۆستایان بڕژێنە سەر شەقامەکان؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە پەیوەندیمان بە سەرجەم چین و تۆشەکان کردووە، بە سەرجەم ڕێکخراوەکان کردووە و هەمویان ئامادەیان دەربڕیوە. ئەم ساڵ بە یەک دەست و بە یەک دەنگ هەموو سەرجەم چین و توێژەکان دێنە دەرەوە و بەم دەسەڵاتە ئەڵێن ئیتر بەسە و ئێمە باوەڕمان بە خەڵکی خۆمان هەیە بە مامۆستایان بە فەرمانبەران کە لە ئاستی ئەو تێگەشتنیان کە لە دۆخیانی کوردستان تێبگەن. وا بەزووی ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە دەست پێکات؟ بەڵێ لە یەکی یانزەوە ئێمە ئیتر سەرەتای خۆپیشاندان و ناڕزایەتەکان دەست پێەکەین و بەدەر لە ئێمە وەکو گروپێک وەکو دەستەیەک ئێستر لە سلێمانی و لە ناوچەکانی تر شتێک نییە بە ناوی گروپێکی دیاریکرا و یاخود دەستێکی دیاریکرا و بەڵکو دۆخەکە بە جۆرێکە بۆ خۆی تاک بە تاکی ئەم هەرێمە هەست بەو بە پرسیارەتە ئەکا و ئێمە پێمان وایە ژیانی هاوڵاتیان بە جۆرێک ناڕەحەت کراوە کە یعنی هەر کەس لە ئاسی خۆی هەست بەو مەسئولیەتەکە و بە دڵنیایەوە یعنی هاوکارە بێ لەگەڵ هاوپیشە و هاوڕێکانی. ساڵی پار باز لەوە کرا کە وەفدێک لە مامۆستایانی ناڕازی سەردانی بەغدا بکەن بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی ناون لەوەی کە موچەی مامۆستایان بنێرێت. ئێوەم بیرۆکەیەتان ماوە؟ لە ڕاستیە چەندین کەناڵ و ناوەند هەیە کە لە ڕێگەیەوە بگەینە بەغدا. بڵێ یەکێک لە داواکاریەکانی ئێمە ئەوەیە کە هەرێمی کوردستان یعنی ئێمە داوای هەڵۆشانەی ئەم حکوومەتاکەین. ئەگەر حزب و لایەنە سیاسەکان بەدەم ئەم داواکاریەوە هاتن باشە، ئەگەر نەهاتن ئەوە لە ڕێگەی پارێزگار و ئەنجومەن و ئەگەر ئەوە نەکرا ئێمە بە شێوەیەکی ڕاستەخۆ هەموو ڕێگەکانە گرینە بەر بۆەوەی ئیتر کۆتایی بەم یعنی ئەم کێشە و مەشاکیلانە بین لە هەرێمی کوردستانە کە بەڕاستی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی خۆتە دۆزەخەوە. سەبارەت هەرچەند ئەمەل جیاوازە لە ناڕەزایەتی خۆپیشاندانەکان، بەڵام بە پێویستی زەم هەر لە سلکی پەروەردەیە سەبارەت بە کێشە پەروەردەیەکان لەوەی کە هاوکاریشمان راپۆرتێکی لە گەرمیان ئامادە کردبوو لەوەی کە لە بواری پەروەردەیە کۆمەڵە کێشەی کەڵەکە بوو وردە وردە سەر هەڵەدەن لە چاپنەکردنی کتێب و بڕیار وایە کام سیستمە نوێ بێ هەموو ساڵی قوتابی کتێبی نوێی پێ بدرێت چونکە سیستمەکە خۆی وایە هەروە دروستبوونی و چڕبوونەوەی دوو دەوامی و سێ دەوامی تەنانەت لە هەندێک شوێن بۆتە چوار دەوامیش. ئەمانە دەرهاویشتەی چین ماوەسا بەهمەن؟ وڵا لە کەتی پەروەردا کێشەگەلێکی ئێژگار زۆر هەیە وەکو جستێکی ڕزی وایە لە هەر لایەکەوە دەستی بۆی بەدەستەوەیێت. ئەمانە ئەم کێشانی کە جناب باسیەکەی لە کەمی میلاک لە کەمی خوێندنگا لە کێشەی ئیداری لە دنیای کێشەی ترکە لە کەتی پەروەردا هەیە هەمووی بەرئەنجامی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بەڕاستی هەموو شتێکی لێ قبول کراوە. ئەم دەسەڵاتە لێ قبول کراوە کە ئاور لە کەرتی پەروەردە کە بربڕی پشتی کۆمەلگای نەداتەوە. ئێمە بەڕاستی لە سەرەتای ئەگەر بگەڕینەوە یەک تۆز بگەڕینەوە بۆ سەرەتای حکومڕانی ئەم دەسەڵاتە ئێمە شەڕی ناو خۆمان لێ قبولکردن دوایی دوو ئیدارەی بە دوای هات دوو ئیداریمان لێ قبولکردن سیوەیەکی ئابی بە دوای هات سیوەیەکی ئابمان لێ قبولکردن بەڕاستی دنیای کێشەی گەندەڵی و فەسادی بە دوای هات وە کێشەی فەسادی و گەندەڵیمان لێ قبولکردن ئەوەتە خیانەتی نیشتیمانی و فرۆشتنی لایەک لە خاکی هەرێمی کوردستانی بە دوای هات. بۆیە ئیتر ئێستا کاتی ئەوەیە پێیان بڵین بەسە چونکە یعنی تەنها کەتی پەروەردە نییە کە وێرانە بەڵکو تەواوی کایەکانی ژیان ئەمڕۆ لە مەترسیایە. زۆر باشە ئەوترێت کە وەکو کۆتا پرسیاریش ئاڕاستەی بەڕێز دەکەم لەوەی کە مامۆستایان لە بەرێکن و ئێوە ڕێکخراوێکیشتانەیە بە ناوی ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی کوردستان. ئەم ڕێکخراوە زۆر کات کێشە لە هاوکار نییە لە کێشەکانی مامۆستایان لەوەی کە کێشەکانیان بۆ چارەسەر بکە. ئێوە کۆنتاکتان لەگەڵ ئەم ڕێکخراوی خۆتانە چۆنە و پێشتان وایە ئەم ساڵ داواکاریەکانتان حکوومەت بۆتان جێبەجێ بکات ئەگەر جێبەجێ نەکرد ئەم ساڵ تەواوی بایکۆتەکەن یاخود وەکو پارساڵ دوو مانگ بایکۆتیەکەن و بەبێ ئەنجامەچنەوە هۆڵەکانی خوێندن؟ وەڵا بەنسبەت ڕێکخراوی یەکێتی مامۆستایانەوە بەداخەوە لە خیابی ئەو ڕێکخراوایە کە لە سەر شەقامەکان گروپ و دەستەی ناڕەزایی و چوزانم لەو بابەتانە دروست بووە لە ماوەی ڕابردووە. بۆ ئەم ساڵیش جاریکە پەیوەندیمان پێوە کردوون تکامان لێ کردوون داوامان لێ کردوون کە هاوکار بن کە هاوکار بن لەگەڵ ئەو داواکاریانی کە مامۆستایان هەیەە. ئەم ڕێکخراوە تاکو ئێستا وەکو پێویست نەبووە نەک وەکو پێویست نەبووە لە زۆر وێزگەی ژیانی مامۆستایانە ڕێگر بوون حزبیانە بیریان کردوێتەوە حزبیانە تەسەڕوفیان کردووە. بەنسبەت کێشەکانمانەوە ئێمە وەکو پێم وتی تەنها داوای کێشەی یعنی تەنها داوای چارەسەرکردنی کێشەی خۆمان ناکەین وەکو مامۆستا. ئەم ساڵ یعنی جیاوازە لە ساڵانی تر تەواوی سەرجەم چین و توێژەکان لە ناڕەحەتی و
لە کێشەی قوڵان ئێمە داوای هەڵوەشانەوەی حکوومەتەکەین ئێمە داوای ڕۆشتنی ئەم دەسەڵاتە ئەەکەین و بەکەمتر لەوە ڕازی نابین و بە هیچ جۆرێکیش بە بەڵێنی نادروست و نابەجێ ناچینەوە هەوڵەکانی زۆر باشار چەند وتم کۆتا پرسیارە بەڵام پرسیارێک زۆر گرنگە ئایا پارێزگاکانی هەولێر و دووەکی ژەکرێتەوە خۆپشاندان و ناڕەزایەتیە بە کورتێبی سواز دەکەم وڵا ئەگەر دەسەڵاتی ئەگەر دەسەڵاتی کە لەوێ حکوومەکات کە بەداخەوە دەسەڵاتێکی زۆر نادیموکراسی و نالۆجیکیە ئەگەر ڕێگە بدات بڵێ ئێمە داوامان کردووە لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بێنە دەرەوە چیتر ئەم دۆخە قبول نەکەن و بە دڵنیاییەوە ئەگەر ڕێگەیان لێ نەگیرێ بڵێ ئەوانیش بەشدارە بن ئەوان هاوکارە بن چونکە ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکرێت لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بە تەلەفۆن لە ڕێگای هاوڕەکانمانەوە پێمان دەڵێن کە بەڕاستی ئەوەی کە ئێوە ئیکەن ئەوە ڕێگا دروستەکەی ئێمەش هاوکارتانە بین ئەگە پارتی دیموکراتی کوردستان بهێڵێ و عقلێتی دیکتاتۆری خۆی بەکارنێنێ بە دڵنیای ئەوانیش لەگەڵمان هاوکارە بن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا بەهمەن ئەحمەد هەرچەندە تۆ لە سەرەتایە بۆ ڕاستکردنەوە کە وتت من مامۆستای ناڕازی نیم هەمومان ناڕازین ناچارم ناونیشانەکە دوا لێ بکەم یەکێک لە کۆی مامۆستانی ناڕازی. زۆر سپاس لە سوودەکانمان لە شاری سیمانی وەڵامی پرسیارەکانتدا.